ئەتوانین بڵێ هەموو ئەفسانەیەکان ژینگەین. ئەفسانەیەکی ترمان هەیە کە زۆر بەناوبانگە لە ناو کلتور و ئەدەبیاتی جیهانیە و ناوچەکەشە، ئەویش گلگامێشە. مرۆڤ لەبەرەوە پەنای بردووەتە ئەفسانە کە پێویستی بەوەیە سەرەتای بوونی گردوون بزانێ چۆن دروست بووە. سیستەمە سەرمایه‌داریەکەش ڕۆڵێکی گرنگی بینیوە لەوەیە کە هەموو شتێک کاڵایە، کاڵایەک بە پارە بکات و ئەو دەوڵەمەند بێت و تۆ پارەکەی بیت. ئەفسانەیەکی دیکەمانەیە کە ئەویش ئەفسانەی شێرکۆژی و مەلەوانە. هەموو ئەو خاوەندانی کە لە ناو ئەفسانەگەلی کوردیا بەرهەماتون هەمووی ناو بیر و خەیاڵات تابوون و جۆرێک پیرۆزیان پێبەخشراوە نەک بە شێوەی پەرستن بێت. ئەتوانین بڵێ هەموو ئەفسانەیەکان ژینگەین. هەموو ئەفسانەکان ژین، ڕەنگە تۆ یەک نمونە و دەنمونەوانە هەموو ئەفسان نمونەی ئەفسانە ژینگەیەکان تۆ لە گەلگامشە. لە گەلگامشە ئەم کەسە بە دوای یای نەمریە ئاگەڕێ، بە دوای حاڵەتی نەمریە ئاگەڕێ، ئەم ڕووبار بۆ ئەو ڕووبار، ئەو بەحر بۆ ئەو بەحر. ئەمانە هەموو ژینگەن کە ئەو ئەفسانەکانی لێ تاتاشیەوە و هەموو ئەفسانەکانی گەلگامشیش ئەمە بووە بەچی بووە بە دواتر سەرچاوەی ئەو سەرچاوەی پیرۆزی کە دواتر وەکۆڵێ وردە وردە ئاینیشی لێ دروست بووە. ئەنواعی جۆرەکانی ئاین و جۆرەکانی تر ئاینەکان هەرچی بێ، لە بتپەرستیەوە، لە هەورپەرستیەوە، لە خۆرپەرستیەوە ئاینیش لەو ئەفسانانە. ئەمە تۆ ئەتوانی گەلگامش ئەفسانەی گەلگامش بکەیتە سەرچاوەیەکی تەواوی پەیوەستبوون بە ژینگەوە کە چۆتە وەکۆڵێ جیهانی ژێرەوە، بەحر و ڕووبار گەڕاوە بە دوایی تەوان گیای نەبری لە زۆربەی ئەفسانەکانە گیای نەبری و یان بیری لە کردوەوە ئەو کە هاتووە و هەستی بە ژیان کردووە و بە دەوروبەریشی فەوتاون و مردوون، ئەی چی وا بکات کارێک کە نەمرێ. یەکێک لەو ئەو ئەفسانانەی کە لەسەر بنەماکانی ژینگە و پێکاتە ژینگەیەکان دروست بوون، ئەفسانەی دروستبوونی کەونە، ئەوەی پێوترێ بە عەرەبی پێوترێ خەلیقە یا کریەیشن، کە سەردەمی دروستبوونی شارستانیەتەکانە کۆمەلگاکانە. ئەم ئەفسانەی دروستبوونی کەونە لەلایەن خواوەندێکی مێینەوە کە ناوی ناموو بووە. ناموو سەرەتا و خواوەندەیە کە زۆر بەتەنیا وەکو لە چیرۆکەکاندا ئەجێرنەوە لە تەنیاییە مەلەی کردووە، لە تەنیاییە هیچ شتێک نەبووە. وردە وردە وای کردووە لە ڕاڕایی و بیرکردنەوەی خۆی چی هاتۆتە دنیاوە. خواوەندی ئاوی دروست کردووە، لە ڕێگەی خواوەندی ئاوە خواوەندی زەوی دروست کردووە، ئاسمانی جیا کردوتەوە، دوای ئەوە پێکاتەکانی تر مانگ و خۆریشی دروست کردووە بۆ ئەوەی هاوسەنجیەک هەبێ لە کاتە کەواتە کاتی دروست کردووە لە ڕێگەی مانگ و خۆرەوە. تاوای لێ هاتووە زیندەوەرەکانی دروست کردووە، لە پاش زیندەوەرەکان مرۆڤی دروست کردووە. ئەمە ئەو ئەفسانەیە کە پێمانەڵێ بنەمای دروستبوونی پێکاتە ژینگەیەکانی کەون و ئەو هەسارەی کە ئێمە لەسەرێبین چۆن دروست بووە. کاتێک کە مرۆڤ دروستە بێت، سەرەتا زۆر بە ئارامی لە ناو یەکتریا ئاژین. کاتێک کە کەون دروستە بێت، مرۆڤەکان بە ئارامی لە ناو یەکتریا ئەژین، بە ئارامی هەڵەکەن لەگەڵ هەموو زیندەوەرەکانی ترە، لەگەڵ کشت و کاڵە، لەگەڵ ئاوە، لەگەڵ پێکاتەکانی تر ژینگەیەکانە. بەڵام ئەمە کێشەکەیە کە ئێستا لە دنیای هاوچەرخی ئێمە ڕوبەڕووبانە بێتەوە. کاتێک مرۆڤ شەڕانگێزی و کۆنتترۆلکردن وای لێ ئەکات باڵادەستتر بێت، ئەوێ باڵادەستتر بێ بەسەر زیندەوەرەکانی ترا کە ئەمەش لە ئێستای ئێمانە بایۆدایڤرسیتیە، فرە زیندەوەرەکانی ترە، هەموو ئەو پێکاتانن کە لە ژینگەکەی ئێمەیە هەیە. کاتێک کە ئەوێ باڵادەستتر بێت، کێشەکان گەورەترە بێت، دروستە بێت. ئەوێ سەیتەری تاوکە باڵادەست بێ بەسەر هەموو پێکاتە زیندەیەکانە،
تاوای لێ ئەوێت لە ناو خۆیانە مرۆڤ دەسەڵات وەرگێت دەسەڵاتی تاو کۆنتترۆلی مرۆڤەکانی تریش بکات ئەمە ئەو کاتەیە کە لە چیرۆکە ئەفسانەیەکەیە وای لێت کاریگەری ئەبێتە سەر هەموو پێکاتە ژینگەیەکان بۆیە خواوەند لەم کاتەیە خواوەندەکان بڕیار دەدەن سزا بەسەر مرۆڤەکاندا بگەێنن ئەو سزایەش لە ڕێگەی چیەوە پێکاتە ژینگەیەکانەوە سەرەکەی لافاو دروستە بێت وشکە ساڵی دروستە بێت ژیانی کشتتوکاڵی تێکەچێت پێکاتە کۆمەڵایەتیەکان ئەوەی کە ڕێکخراوە ئەوانیش تێکەچن بۆیە خواوەندەکان لەو ئەفسانەیە بڕیارێن سزا بەسەر هەموو کۆمەلگای مرۆڤ بدەن و تەنها دوو مرۆڤ هەڵبژێرن وەکو فریاد ڕسێک کە بمێننەوە و دیسانەوە دەرس لەو عیبرەتە وەرگرن لەو کارەساتە وەرگرن کە خۆیان دروستیان کردووە ئەمەش هاوتە ئەبێتەوە لەگەڵ چیرۆکەکەی نوحە. مرۆڤ لەبەرەوە پەنای بردووەتە ئەفسانە کە پێویستی بەوەیە سەرەتای بوونی گردردون بزانێ چۆن دروست بووە بزانێ مرۆڤ لە سەرەتادا چۆن دروست بووە یەکێک لەو پاڵنەرانەی لای مرۆڤ هەیە دەیەوێت سەرەتاکانی خۆی بزانێ بنەما و بنەڕەت و ڕیشەی لەکوێوە هاتووە ئەمە یەک دوێنیان ئەوەیە کە مرۆڤ کۆمەڵێک پاڵنەری سایکۆلۆژی هەیە کۆمەڵێک پانەڵی ئەنتۆلۆژی هەیە باڵەن وجودی هەیە دەیوێت بزانێت دوای مردن چی لێ بەسەر دێ دەیوێت بزانێت نەمری چییە دەیوێت بزانێت ئەو هەموو قەلەقە قوڵی کە تووشی دەبێ ئەو هەموو تمە حەزۆرەی کە هەیەی بۆچی مرۆڤ هەرچەندەکە وەکو پێویست ئاسوودە نابێ ئێستا مرۆڤ زانستی داهێناوە فەلسفەی داهێناوە ئاینی داهێناوە ئەمە هونەرە ئەوە ئەدەبە ئەم هەموو کایانە بەم هەموو فراوانەوە بەم هەموو پێشکەوتنەوە بەڵام هێشتا ئاسوودە نەبووە مرۆڤ بۆچی ئاسوودە نابێ ئەم هەموو تمۆحەت چییە چی وای لێ دەکات ئاسوودە بێ چی وای لێ دەکات ئەو پێداویستی ئەنتۆلۆژی سایکۆلۆژی قوڵانەی خۆی تێر بکات لەبەرەوە مرۆڤ ئێستا بەڵام ئەم هەستانە زیاتر لەناو هونەر و ئەدەبدا ڕنگ دەدەنەوە ینی ئەگەر ئەفسانە وەکو خۆی وەکو ئەفسانە ون بوو بێت بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی هونەر و ئەدەبەوە بە جۆرێکی دیکە سەر هەڵداتەوە بەتابەت لە سینەمادا ئەنجە دوای ئەو لە ڕۆماندا لە شعردا کە دەتوانین بڵین لە ڕاستیدا سینەمای سەرکەوتوو و ڕۆمان و شعری سەرکەوتوو زۆر پێویستی بۆیە کە پشت بە ئەفسانە ببەستێ لەبەرەوەی پاڵنەرە قوڵەکانی مرۆڤ بوونی مرۆڤ پاڵنەرە قوڵەکانی یعنی نهێنی گەورەی ژیان و بوون لەناو ئەسانەدا حەشارە لە ڕاستیدا بەڵام ئەو پێویستی بۆیە کە بە شێوەیەکی سیمبۆلیکانە و میتافۆرانە ینی بە شێوەیەکی ڕەمزی و مەجازی بخوێنرێنەوە ئەفسانە بێگومان ژیان و بوون ئەوەیە ژیانی مرۆڤ بۆچی هەیە بەهای ژیانی مرۆڤ چییە سوودی ژیانی مرۆڤ چییە مرۆڤ دەبێت چۆن بژی بۆچی بژی چۆن خۆی ئاسوودە بکات چۆن خۆی لە ترسی مردن بپارێزێ چۆن خۆی لە مەترسیەکانی تر بپارێزێ کە ئینسان بە مرۆڤ بە کۆمەڵێک ترس دەور دراوە بە کۆمەڵێک ترسی زۆر دەورراوە بێگومان ترسی سایکۆلۆژیە ترسی ئەنتۆلۆژیە جۆرە ها ترسی ناوەچی و ناخەچی معنەوی کە لای مرۆڤ هەیە کە ئەوە ترس بەردەوام هەبوو لای مرۆڤ وەکو حاڵەتێکی دەرونیش هەر هەبوو زۆر جار کێشەی دەرونیشی دروست کردە بێگومان دوو ئاڕاستە هەیە یەکێکیان وەکو ئاینە ئیبراهیمیەکان مرۆڤیان کردەوە بە سەنتەر بەڵێ کە وا هاتۆ پایامەکەی ئەوەیە ئەوێت تۆ بگەێنێتە بەهەشت هەستا حسابی هەچێ بێ هەچۆ نەبێ لەبەرەوە خەڵکیش پایامەکەی وا وەرگرتووە کە من گرنگ ئەوەی من بچمە بەهەشت ئێتر گرنگ نییە دوای من چیە بێ کە ئەمە بەڕاستی هەر جیلێک پشتێکای دوو پشت بەردەوام ئەبێت چکە ناتوانین لەوە زیاتر تۆ سروشتی خۆت و ژینگەی خۆت تێک بدەیت خۆت بچیتە بەهەشت ئەینەوەی دوای تۆ بۆ ئەو ژینگە نامێنێ بۆ ئەو شوێنی ژیان نامێنێ سیستەمە سەرمایه‌داریەکەش ڕۆڵێکی گرنگی بینیوە لەوەیە کە هەموو شتێک کاڵایە کاڵایەک بپارە بکات و ئەو دەوڵەمەند بێت و تۆ پارەکەی بیت وایان کردووە کە لە زۆر شوێنە ژینگە زیانێکی زۆر گەورەی پێ بگا لە ئەوروپایە ئەوە هەبوو هەتا ساڵانی هەشتاکانیش بۆ ئەڕۆیشت ئەوانیش لەوێ کێشەی ئەویان هەبوو گرنگیا بە ژینگە و بە ئاو و بە خاک نەئەدا لە هەشتاکان و نەوەدەکانەوە دەستیان کردبەوەی کە بیپارێزن ئەگەر نەیپارێزن خۆشیان نەفۆتێن نەوەکان دوای خۆشیان نەفۆتێن کەس ناتوانێت لەسەر زەوی بژیتر ئێتر بیریمە باسییان نەکردا ئەم ڕووباری ڕاینە کە باڵمانیایە ڕایست ئەوە پاک و جوانە لە هەشتاکان هاتی تا بێز ناهەوە بەلای بڕۆی لەبەر بۆن و بووەگەن و پیسی دەرکیان بەوە کرد حەچەنگەنی سیستەمەکە سەرمایه‌داریە بەس دەرکیان بەوە کرد کە تۆ بێژینگە بە پارێزی سروشتەکە و پارێزی بۆ ئەوی بتوانی بەردەوام بیت و لە ژیانە ئینکەی ئاینە کۆنەکان ئەوان هەبوو کە ئەو هەموو شتانێک کە
لەسەری ئەژیان یا ژیانیان لەسەری وەستابوو یان بە کەڵکیان هات پیرۆزیەکیان پێ بەخشی جا ناو کوردەواریش زۆر زەرەوە هەبوو ئەو شخصەمە ئەو دارەمە بڕنەوە شخصە ئەو دیوارەمە ڕوخیانەوە قسنە نابێ مەسەلەن ئین بسووتێنی دارەسان بسووتێنی ئەیانوت مەسەلەن سێ کەس ناچنە بەهەشت هەنگ بڕ و کەڵخەس و کێوسووت ئەوەی کێوەسووتێنە ناچتە باشت راو کردەواری ئەوە وەکو عرفێک لەبەرەوە بینی هەمێ ژینگە پارێزیە سروشت پارێزیە کە زۆر گرنگ بۆ زۆر بە باشی هەتا زمانی ئێمە سروشتیان پاراستووە یعنی ئەوەش کە بەکارە هێناوە کە فڕانیەوە ڕیسایکڵ بۆتەوە دروست بۆتەوە کەڵکی هەبووتەوە بۆ ژیانی خەڵکی ئێستا بەداخەوە ئەوە نەماوە هەم ئەو لایەنە سیستەمە سەرمایهداریە کە زۆر بە ڕەحمانە تا ئێستا لای ئێمە ئەڕوات دەست هەڵوەستێکی نەکردووە کە لەسەری بۆسێت و هەوڵبات ئەمەش بخات و ئەوەش پارێزێ. ئەلبەتە لە ناو ئەفسانە کوردیەکان ئەفسانەیەکی دیکەمانەیە کە ئەویش ئەفسانەی شێرکۆژی و مەلەوانە ئەم ئەفسانەیە باس لە هاوڕێیەتی و پەیوەندی نێوان دوو کارکتەرەکە کە زۆر باڵکێشە ئەم کارکتەرێکیان گیانلەبەرێکە شێرێکی خۆشەویستە لەگەڵ کارکتەرێکی مەلەوانە و لە ناو ژینگە و سروشت و تەبیعەتێکی پاک و تەمیزە ژیان دەکەن ڕۆژێک دەبینن ئەو ژینگە پاک و سەرسازەیان ڕوبەڕووی پیسی و چەپەڵیەکی زۆر بووێتەوە ئەمەش ئەوان دەتۆرێنێ لەوینەوە بڕیار دەدەن پێکەوە کە هەماهەنگی بکەن بەوەی کە چۆن سروشت و ژینگەکەیان پاک و خاوێن بکەنەوە شێرەکە بەهێز و توانای خۆی سەرقاڵی پاکژی دەبێتەوە کارکتەری مەلەوانیش بەو توانایی کە لە مەلەکردنە هەیەی زبڵ و خاشاکی ناو ئاوەکان کۆ دەکاتەوە پێکەوە ژینگەکەیان پاک و خاوێن دەکەنەوە ئەوەی دەتوانین لە هەناوی ئەم ئەفسانەدا بیێنینە قسە ئەوەیە کە یەکێک لە توخمەکانی ڕۆحیەتی دروستکردنی هەرەوەزی و پێکەوە کارکردنی و یەکێتی ناوبەری مرۆڤ و گیان لەبەرە لە ناو سروشت و تەبیعەتەوە یەکێکی دیکەش لە توخمەکانی دووبارە ئەرکدارکردنی مرۆڤە بەرامبەر خودی سروشت و تەبیعەتەکەی کە زۆر زۆر گرنگەوە دەکرێت توخمی ئەم ئەفسانەیە بکرێتە چیرۆک و فلام کارتۆن بۆ منداڵان بۆ نەوەی ئایندەکە کاریگەری و کرنجێکی زۆر زۆری دەبێت لەم بارەوە خواوەندەکان طبعا خواوەندەکان ئەنواع بوون لە خواوەندە فێرعەونیەکانەوە ئیزیریس و ئۆزیس و ئەدۆنیس و ئەمانە هەرێکە خواوەندی شتێک بوون حتا دواتر کە شکاوەتەوە بۆ بتەکانیش ئەمانە خواوەند بوون بێتکەلەوە ئەوە خواوەندی هەورەگرمە و خواوەندی مانگ و خواوەندی ڕۆژ و خواوەندی باو هەموو شتێک لە ژیانی مرۆڤە خواوەندێکی هەبووە دیسانەوە ئەمە ژینگەیە یعنی ئەو خواوەندانش دیسانەوە ژینگەیە بۆ نمونە ئیمپراتۆرێتی ڕۆمان و یۆنانی کۆنیش هەمووی لەسەر چاوەی ئەو خواوەندانەوە سەرچاوی گرتووە دنیایەک ئەدەبیاتی ئەفسانە هەیە لەو سەروەختە ئەفسانەکانی ئەو سەروەختە ڕەگیان هەیە ڕێگەکان کۆڵێ ئیمپراتۆرێتە کۆنەکانیش لەسەرەوە ساسە ئیمپراتۆرێتی ڕۆمانی سەدان ساڵ لەسەر حسابی ئەوەی ئەدۆنیس ئیزیس بێچکەلەوە خواوەندی فێرعەونیەکان یەکێک بوو ناوی ڕەعیش بۆ یەکێکیان ئەمانە هەمووی ئیتر لە مێشکی خۆیانەدایان تا داچیە و بووە بە دەستوری ژیانیان خواوەند لەمەوەی ڕازی نییە لەوەی ڕازی نییە هەمووی ئەمە بووە بە دەستوری ژیان ئەم دەستوری ژیانە دواتر وردە هاتووەتەوە بووە بە خورافە بۆ بە چیرۆکی خەیاڵی و ئەم چیرۆکە خەیاڵیانەش دوایی حکایەتە میلەکانی دروستوە هەمووی سەرچاوەکانی ئەگەڕێتەوە بۆ ئەفسانەی خواوەندەکان دواتر حتا ئەفسانەی جنۆکە و دێ و ئەوانەش ئەگەڕێتەوە بۆ ئەوانە
ئەفسانەیەش ترمان هەیە کە زۆر بەناوبانگە لە ناو کللتور و ئەدەبیاتی جیهانیە و ناوچەکەشە ئەویش گلگامێشە. گلگامێش هەموو ئەو کێشانەی کە لە ناو گلگامێشە لە ناو ئەفسانەی گلگامێشە دروست بووە هەمان ئەو کارەساتانەیە کە پێمان ئەڵێتەوە مرۆڤ خۆی تێگەری هەموو ژینگەکەیەتی. کاتێک کە کارکتەرەکانی ناو گلگامێش بەر یەکتری دەکەون کێشەکە زۆر گەورەتر دەبێت لە ڕێگەی چیەوە بڕینەوە و لە ناوبردنی دارستانەکانەوە کە ئەمە کارەساتێکی گەورەیە زۆر هەڵتۆقیوە لە چیرۆکی گلگامشە کە کاتێک کارکتەرە بەهێزەکان خواوەندەکانی ناو ئەفسانەکە بەر یەکتری ئەکەون هۆکارەکەی ئەوەیە لە ناوبردنی دارستانەکانە لە ناوبردنی ئەو کێشەیە کە شارستانیەت بەر ژینگە ئەکەوێتەوە جارێکی تر بەس بەر بنەما سروشتیەکانەکەوێتەوە ئەمەش لێرەوە واکە کارەساتی زۆر گەورەتری بەدوایە بێت بە هەمان ئەو دەرەنجامانەی کە ئێستا لە دنیای هاوچەرخی ئێمەیە هەیە ئەو کارەساتانەی ئێستا کە بەرمانەکەوێت و دەرەنجامەکانیشی ئەبینین هەمان ئەو دەرەنجامانن کە لە ئەم دوو ئەفسانەیە زۆر بە ڕوون و ئاشکرا دەرەکەوێت ئەوەیە کە ویستە نەخوازراوەکانی مرۆڤە تاوەکو ئەوەی کە کۆنتترۆلی تەواوی هەموو سەرچاوەکان بکات. ئێمە لە زنجیرەی زاگرۆستۆرۆس و لە میزۆپۆتامیا باکووری میزۆپۆتامیایە گەلی کورد خاوەنی کۆمەڵک ئەفسانەگەلی زۆرە کە ڕێگەڕوشەیەکی یەجگار مێژووی قوڵیان هەیە و بەشی زۆری خاوەندەکان ناوی تایبەتیان هەبووە بە نمونەی کە ئاماژەمان پێەیە خواوەند شامارانە خواوەند دوڵدوڵە کە بە بوراق زیاتر ناسراوە ئەم خواوەندی زانایی و دانایی بوون خواوەندی بەرپرسن لە دروستکردنی خێزان ئێمە خواوەندی کترمانێ شێروی ناوە کە بەرپرسە لە پاڵەوانێتی یعنی بەم جۆرە لە ناو پێشتریشە کۆمەڵک پیرۆزی تر هەیە کە لە ئەفسانەکانە ئاماژەی پێکراوەکو مانگ وەکو هێزێکی پیرۆز یان خۆر وەکو هێزێکی پیرۆز کە دواتر لە ناو ئاینی میترایە زۆر ڕەنگی یاوەتەوانێ و جگە لەمانەش کۆمەڵک شتێکە هەر پیرۆز بە کە لە سروشتا بوونیان هەبووە چێ لەوانە گوڵی نەیلۆفەرە کە گوڵێکی ئاگرینە ئەفسانەیە هەر لە ئاینی میترایە چێکە لە پیرۆزیەکان ماریەکی کترە لە پیرۆزیەکان کە ئاماژەی پێدراوە هەموو ئەمانە کۆمەڵک ئەفسانەگەلیان پێگەێناوە کە لە مێژووی وڵاتی کوردیان میزۆپۆتامیایە بەرهەماتون لە ڕابردووی دوورە لە مێژووی دێرینی گەلانی ناوچەکەیە لای بەشی زۆری و گەلانەی کە لە ینی دراوسەی میزۆپۆتامیا بوون بۆ نمونە سۆمەرەکان بۆ نمونە فیرعەونەکان یان ئاشتورەکان یان ڕۆژڵاتیەکان وەکو ئەفغانستان و هەتاکۆ گاتە ئەولاتر یا عەرەبەکان لە باشوورانێ هەموو خواوەندانی کە ئەوان باوەڕیان پێ بۆ پەرستویانە لە شێوەی جەستەیەکی مجەسەما بووە ینی جەستەیەکی مرۆڤ بە بەردیان بە هەشتێ دروستکرابێ کاری پەرستیان بۆ کردو بەڵام لە وڵاتی میزۆپۆتامیا و کوردستانە ئەم پرۆسەیە بە جۆرێکی تر بووە لەبەرەوەی جۆرێک لە هاوسەنگی لە نێوان سروشت و مرۆڤ هەیە ئەم هاوسەنجەوەی کردووە کە جۆری پەرستن بەو جۆرە نەبێت کە لە دەوروبەرا هەیە بۆ نمونە ئەگەر مرۆڤێکی عەرەب لە بیابانە لەبەر ئەوەی نانی نەبووە لەبەروی وڵاتێکی وشک و بێئاوە لە پێناوی دەستکەوتنی ژەمێک نانەیە پەیداکردنی خۆراکە ناچار بووبێت کە کاری پەرستن بۆ بتێک بەرێ یان لە ئەمە لە هەج ناوچێکی دەوروبەری وڵاتی میزۆپۆتامیا بەو جۆرە بووە بەڵام وڵاتی کوردستان لەبەرەوەی پێگاتی خاکەی پێگاتەیەکی جیاوازە هەموو ئەو کەرەسە خۆراکی و هەموو ئەو پێداویستیانی ڕۆژانە کە مرۆڤ پێویستێتی هەر هەمووی بەرهەمێنێ بۆیە مرۆڤ لە کوردستانە پێویستی بۆ نەبووە لە پێناوی پاروەنانێک یا پێویستێکی ڕۆژانەیە کاری پەرستن بۆ جەستەیەکی مجەسەم بەرێت کە لە شێوی بتایەوە بەشتی زۆری هەموو ئەو شوێنەوارە مێژوویانشکە لە وڵاتی میزۆپۆتامیا تاسە دۆزراوەتەوانێ بەشی زۆری شوێنەوارەکان جەستەی مجەسەمی خاوەندێکی تیان نەبووە کە مرۆڤ لە ڕۆژگارێکە پەرست بێتی بۆیە هەموو ئەو خواوەندانی کە لە ناو ئەفسانەگەلی کوردیا بەرهەماتون هەمووی ناو بیر و خەیاڵات تابوون و جۆرێک پیرۆزیان پێبەخشراوە نەک بە شێوەی پەرستن بێ
خۆی لە ڕاستیدا ئەفسانە هەر بۆ خۆی بابەتێکی هوەریە هوەریە بەو مانایی کە پەیوەند کە پشت بە ڕەمز دەبستێ پشت بە میتافۆر دەبستی ئێمە هەمووان دەزانین کە مرۆڤی کۆن وێنەی کێشاوە یعنی لە سەرەتادا هوەر هەمووەکو وێنە کێشان هەمووەکو گۆرانی هەمووەکو مۆسیقا هەمووەکو سەما لە سەرەتاوە لەگەڵ ئەفسانەکاندا دروست بووە لەگەڵ ئاینەکاندا دروست بووە لەبەر ئەوە کاتی خۆی سروتی ئاینی واتە تقوسی ئاینی ڕیتواڵی ئاینی بەردەوام هاوڕێ بووە بە سەما و هاوڕێ بوو بە مۆسیقا و ئێمە هەمووانەوە دەزانین کە دەوری 40,000 ساڵەمە و پێش وێنەی ئاژەڵ دروستکراوە لە نێو ئەشکەوتەکاندا و ئێستا هوەر ئەرکی هوەر چییە؟ ئەرکی هوەر ئەوەیە کە مرۆڤ لە مەئلوفەوە ببات بۆ نامەئلوف لەم دنیاەوە لەم دنیا مادی و لەم دنیا بەرهەستە و بەرجەستێکی ئێمە تێیدا دەژین لەوێەوە مرۆڤ بەرێت بۆ دنیایەکە نامەئلوفە دنیایەکە نەبینراوە دنیایەکە هەست پێ نەکراوە چونکە مرۆڤ تموحی ئەوەی هەیە کە لە دەرەوەی مادە لە دەرەوەی ئەم ژیانێکی ئێستا دەیبینیە ئەوەی بەرچاوێتی بەشتی تر ئاشنا ببێ هەم بۆ ئەوەی معریفەیەکی قوڵی دەستکەوێ هەم بۆ ئەوەی سوود لەو معریفەیە وەربگرێت و ئاسوودە ببێت بۆیە ژاندەکانی هوەر هەمویان بەردەوام بەردرێژایی ژیانی مرۆڤ لە ئەفسانەکان و تا ئێرە پەنام بردوتە بەری ئەفسانە خۆی بە گوێرەی ئەوەی کە توێژەرەکانی بواری ئەنترۆپۆلۆژیا و میتۆلۆژیا باسی دەکەن ئاین سێ بەشی سەرەکیە بیر و باوەڕە ئەفسانەیە سروتە بەڵام لە ڕاستیدا ئەم سیانە شەر بە ناوێکدا دەچن و دەتوانانی بڵێ ئاو لە ئەفسانە دەخۆنەوە ئەفسانە پێکهاتەی سەرەکی ئاینە پێکهاتی بنەڕەتی ئاینە هەر لە سەرەتاشەوە هەروا بووە بەڵام لێرەدا دوو لقی ئاین هەن کە خەڵک بە لقی سەرەکییان دەزانێت بێجگە لەو سێ لقە بەڵام لقی لاوەچین بریتین لە ئەخلاق و بریتین لە شەرائع ئێستا بۆ نمونە ئەو ئەحکامی حرام و حەڵاڵ و ئەو هەموو تەفاسیلەی کە باز لە ژیانی دنیا دەکات لە ڕاستیدا ئەوە دواتر لە ئاینەکاندا هاتوونەتە ئاراوە ئەگەر نا بەشێک نین لە ئاین با بڵین لە ئاینێکی وەکو ئیسلامدا سەردەمی مەکی بەشە بنەڕەتەکەی ئاینە سەردەمی مەدەنی کە ئەحکام دروست دەبێت کە پێغەمبەر دێت بۆ مەدینە ماوەی 10 ساڵێک لەوێ دەبێت و تێکەڵ بە ژیانی مادی و تێکەڵ بە سیاست و تێکەڵ بە بەڕێوە بردننی دەوڵەت و تێکەڵ بە لایانی کۆمەڵاتی و ئەم جۆرەشتانە دەبێت ئەمە لەوێدا ئەو بەشی بنەڕەتی ئاین نییە بەڵام پەیوەست کراوە بە ئاینەوە زانانی ئەمە چۆنە وەک چۆن کاتی خۆی فەلسەفە هەموو ئاینەکە هەموو زانستەکانی قوتدا و لەناو خۆیدا کۆی کردوێتەوە ئاینیش کاتی خۆی بوارەکانی دیکەی لەناو خۆیدا کۆ کردوێتەوە بەشە سەرکی بنەڕەتەکەی ئاین ئەفسانەیە و هەتا ئێستا بۆ نمونە ئایندارانی ئێستا بۆ ئایندارانی ئیسلامی پێیان وا دەڵێن نەخێر ئێمە ئاینی ئێمە ئەفسانی تێدا نییە بەڵام باسکردنی گردون باسکردنی دروستبوونی مرۆڤ کە منم کتێبم لەسەری نووسی و چیرۆکی ئادەم حواڵە ڕاستیە ئەوە 100% ئەفسانەیە لەگەڵ دروستکردنی گردون ئەفسانەیە و لەگەڵ ئەو چیرۆکانەی کە باز دەکرێن لە قورئاندا ئەفسانن ئەمە حقیقەتێکە یعنی ناتوانانی ئینکاری لێ بکەی ڕیشەکانیشیان دەگەڕێتەوە زیاتر بۆ سۆمەر بێگومان بۆ بابل و بۆ ئەفسانە کۆنەکانی دیکەش دەگەڕێتەوە بە زیاتر لە سۆمەردا ڕەنگ دەداتەوە و لەوێوە زیاتر هاتوون بڵێ خۆی لێرەدا یەک شت هەیە لای مرۆڤی کۆن ئەویش ئەوەیە کە مرۆڤی کۆن جیاوازی نەکردو لە نێوان خەیاڵ و واقعدا تەنانەت کە خەونی بینیوە پێی وا لەناو خەونەشدا هەر لە واقعدایە یعنی واقع و بۆ نمونە ئەم یعنی مادە و نامادە واقع و ناواقع مەئلوف و نامەئلوف مادە و ڕۆح ئەو شتانەی تێکەڵ کردو بەلایەوە یەک پێک هاتە هەبووە یەک پێک هاتە بۆ لای مرۆڤی کۆن بۆیە مامەڵەیەکی ڕۆحانیانەشی لەگەڵ سروشدا کردووە پێی وا بە سروشت و ئەو دیوی سروشت هەریەکێکن ینی لێرەوە دەردەکەوێت کە ئەو چەندە لە ژێر کاریگەری سروشدا بۆ چەندە بایەخی بە سروشداوە بۆیە سروشتی پەرستووە ینی سروشت و ئەو دوی سروشتی وەکو یەک شتدانە وەکو بە هەمان شێوە کاریگەر بە هەمان شێوە پیرۆز سەیری کردوون بۆچی مرۆڤی کۆن لە سەرەتادا زۆر پیرۆز سەیری سروشتی کردو بایەخی پێیداوە و تەنانەت پەرستوشێتی و لە ئێستادا ئاوەری هاتووە لە ڕاستیدا پەیوەندی بە سەرمایە و سەرمایەداریەوە هەیە کە مرۆڤ بایەخی زیاتری بە سەرمایەدا وردە لە مرۆڤ زیاتر بەرەو مادیبوون چووە بەتایبەت ئێستا لە سەردەمی تەکنۆلۆژیادا هەر بە تەواوی مرۆڤ چۆن دەڵێ بەرەو وێرانبوون دەچێت ئەوە بووە بەهۆی ئەوەی کە مرۆڤ لە سروشت دوورکەوێتەوە سروشت وەکو بەشێکی معنەوی زۆر گرنگی مرۆڤ کە مرۆڤ لە هەموو بابەتە معنەویەکانی دیکەش وردۆ دوور دەکەوێتەوە بێگومان لێرەدا مرۆڤ لە نێوانی مادیات و معنەویاتدایە چەندە لە مادیات نزیک بێتەوە ئەوەندە لە معنەویات دوور دەکەوێتەوە و ئەوەندەش لە ئینسانی بوونی خۆی دوور دەکەوێتە چونکە بەشە بنەڕەتیەکەی مرۆڤ بەشە ئینسانیەکەی مرۆڤ پەیوەستە بە معنەویاتەوە لە ڕاستیدا بەداخەوە مرۆڤ هەوڵێکی بەردەوام زۆری داوە بۆ ئەوەی کە خۆی وێران بکات لەو ڕووەوە حکایەتە میلەکان و پێشتر بۆم باس کردی پەیوەستبوونێکی تەواوی هەیە بە خورافە و بە ئەفسانەوە ئەگەرچی ئەفسانە جۆرەکانی زۆرن جۆرەکە ئەفسانەی مێژوویی کە پاڵەوانە مێژوویەکان وا داتاشراوە چی خورافە مامەڵاکە لەگەڵ
دێ و درنج و جنۆکە و چی و چیوە حکایەتە ملیەکانیش دیسانەوە تەواوکەری ئەو مەجالەیە بۆ نمونە طبعا حکایەتە ملیەکانی هەموو گەلان من لە ناو هەموو گەلانە بۆ نمونە من باسی کۆمەڵی حکایەتی کوردی یەکەم کۆمەڵی حکایەتی کوردەواری هەیە بەس چۆن پەیوەستە بە ژینگەوە ژینگەش مەبەستم هەر ڕووەک نییە مەبەستم ئاژەڵیشە یعنی فاونا و فلۆرا مەبەستم ئاژەڵیشە ناوچە وڵاتەکە ئێمە وڵاتی شاخ و داخە زۆربەی زۆرێک لە حکایەتەکانمان بەسراون بە چێوە بەسراون بە ورچ و بە مارو بە ئەو بۆ مەسا ئێمە کۆمەڵی حکایەتمان هەیە چۆن خمە لە ڕێگیشی هەیە بەڵام وردە حکایەت خوان ترشوخەی پێوە کردووە خەیاڵی ئاسۆی خەیاڵی فراوانتر کردووە چۆن کچێکی فرانوە چۆن مناڵی لێبووە چۆن دەمی ئەشکەوتەکەی لێگرتووە ئەمە لە کۆمەڵێک حکایەتە یان ورچەمەیەک چۆن پیاوێکی فرانوە چۆن مناڵی لێبووە چۆن ئەوە بووە چۆن ئەوە بووە ئەمە لە حکایەتی شای مارانمان هەیە مەسەڵەن بۆ نمونە شای ماران یەکێ لە حکایەتە زۆر بەناویەکانی کوردەواریە ئەمە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێ من وەکۆڵەوە بەڵام مەزمونی حکایەتەکە شای ماران کۆمەڵەیە ماری لە خزمەتا بووە و ئەمە مامەڵەیان کردووە لەگەڵ خەڵکە کچی شای ماران یەکێک لە مارەکان دەست درێژی کردووەتە سەری دواتر ئەو توانە ئەمە فڵان کەسە بۆ نەما حەسەنی نەچیرەوان ئەو حەسەنی نەچیرەوانە یەکێک بووە کە چووەتە مزگەوت طبعاً دوایی بەرگی ئیسلامیشی کراوە بەسەرا بەرگی دینیشان کراوە بەسەرا سیرەکە باس ئەکا بۆ خەڵکەکە لە مزگەوتە ئەمڕۆ تو لە مارێکی پیر ئەوەی کردووە منیش خەنجەرەکەم بۆ داهێناوەتەوە بەرکلکی کەوتووە هاتووە لای باوکی شکاتی کردووە کە شای مارانە و توێتی ئەمە حەسەن نەچیرەوان وای لێ کردوم دواتر حەسەن نەچیرەوان بۆ نمونەم حکایەتە کابرای کە ئەینێرە یەکێکی دانای مارەکان ئەنێرێ گوێی لێ ئەبێ بە حساب بچێتە پێڵاوەکەیەوە پێوە بدا و یەکسەر بیکوژێ ئەگەڕێتەوە بۆ لای شای ماران ئەڵێ جەنابی پاشا ئەمە وانییە کچەکەت شەرمی کردووە ئەمەد بۆ بگەڕێتەوە ئەو مارە دەستێژی کردووەتە سەری شای ماران ئەنێرێ حەسەن نەچیرەوان بە بڵین خەڵات بکە لە ڕێگە ئەم پێڵێ ئەگەر خەڵاتی کردی تۆ بنێ من خەڵاتم نایە بەڵام ئەگەر هەر سووری لەسەر خەڵات تفی ژێر زمانی خۆتم بیتێ ئەو وەختە تۆ چاوی باتینی دەکرێتەوە هەموو دارێک و هەموو شتێک بانک دەکا بۆ چ نەخۆشیەک باشترە کە ئەچێتە خزمەتی شای ماران وای پێ ئەڵەیە کە بێ خەڵاتی بکە ئەمە وای لێ ئەکا حەسەن نەچیروان دەوڵەمەند ئەبێت لە ئەجاتە لای هەرگیا و هەر گژوگایەکە هەمووی بانگەکە من بۆ فڵانە نەخۆشی باشم مەسامە یەکێک لە حکایەتەکە گەلە حکایەتمان هەیە ئێمە حکایەتی کوردەواری وەکۆڵێ میلەتانی تر بۆ خۆیان بردویانە هەرچەنە مۆرکی هاوبەشە مەسا بۆ نمونە میلەتە شوانکارەکانی ئەم ناوچەیە بە کورد و بە ئازەریت و بە ئۆزبەکیت و بە بانی ئاسیاوە هەتا ئەگاتە حدودی مەگۆلیا ئەمە ئەم میلەتانە بە میلەتانی قەوقاسەوە ئەمە میلەتی شوانکارە یەک دنیا حکایەتی میلی و تەنانەت خورافە و ئەفسانەی هاوبەشیش هەیە لای ئەم میلەتانە کە شێوازی ژیانیان لەسەر ئاژەڵداری بووە لەسەر شوانکارایی بووە وەکو یەکە یەک دنیا حکایەتمان وەکو یەکە مەسا بۆ نمونە من کتێبێک من تەرجمە کردووە حکایەتی ناوی خوری زێڕینە کۆمەڵی حکایەتی ئەرمەنی و ئازەری و جۆرجی هەیە کە نزیکن لە ئێمەوە کە ئیبینم بە تایبەتی حکایەتە ئازەریەکان ئەرمەنیەکانیش هەر زۆربەی زۆری حکایەتەکانی کوردەواری ئەم حکایەتانەیش طبعاً زۆربەی زۆری کە 1001 شەوەش حکایەتەکان و ئەفسانەکان تێکەڵ بوون زۆربەی زۆری هی ئەم میلەتانەی ڕۆژهەڵات و یا بڵێن ڕۆژهەڵاتی نزیک و ناوەڕاست زۆربەی زۆری هاوشێوەیە نەک هاوشێوەی دەقاودەق طبعاً هەر لە کوردەواریشە حکایەتە ملیەکان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێن مەسا لە ناوچەیەکە بۆ نمونە لە گەرمیان کە باسی جنۆکە ئەکرێ ئەڵێ ئەوانگەل
بەڵام لە منتیقەی باڵەکایەتی باسی ژنۆکە ئەکرێ ئەڵێ لە مەچێتر یعنی لە ئێمە چاکتر ناوی ناهێنێ دنیای کولتور و دنیای عادەت و دنیای نەریت لەسەر ئەو بنەمایە دروست بووە. لێکەوتە دەرەنجامەکانی ئەو ئەفسانانەی ئەو دوو ئەفسانەی کە ئێستا باسمان کرد ئەگەر بێنی بەراوردی بکەی لەسەر ئەو دەرەنجامانەی کە ئەو ژینگەی کە ئێستا ئێمە تایەژین و گۆڕانکاری ژینگەی هەمان دەرەنجامن پێمان ئەڵێ مرۆڤی چاوچنۆک مرۆڤ ئێوێ باڵادەستر بێ بەسەر هەموو فرە زیندەیەکانی ترا فرە زیندەوەرەکانی ترا بەسەر سروشتە و کۆنتترۆلی تەواوی هەموو ئەو سەرچاوە ژینگەیانە بکات کە لە بەردەستایەتی ئێستا لە پێناوی دروستکردنی سەرمایی گەورە چاوچنۆشی باڵادەستبوون بەسەر ئەوی ترە بەرامبەرەکەیە هەمان دەرەنجامە ئەگەر لە چیرۆکی دروستبوونی کەونەوە سەیری بکەین وەکو وتمان چاوچنۆکی مرۆڤ و باڵادەستبوون و شەڕانگێزی مرۆڤ بۆ ئەوی کە بتوانێت بەرامبەرەکەی کۆنتترۆلکە هۆکارێکی زۆر گەورە بووە کە لە چیرۆکە ئەفسانەیەەکە وای کردووە ئەو شارستانەتی کە لە بینی دوو ڕووبارەیە هەبن میزۆپۆتامیای هەبن بە تەواوەتی تێک بچن بە هەمان دەرەنجامەوە ئێستاش یەشێ لە هۆکارە سەرەکیەکانی چاوچنۆکی مرۆڤی ئەم سەردەمەیە کە ئێوێ بە تەواوەتی کۆنتترۆلی هەموو سەرچاوە سروشتەی ژینگەیەکان بکات بۆ لە پێناو چیە باڵادەستبوونە کە ئەمەش کارەساتی گەورەیە ئێنێتەوە بۆیە ئەگەر جاران ئەگەر لە چیرۆکە ئەفسانەیەکەیە ئێمە ئەو شارستانێتەمان لە چی سوو بێکە لە بینی دوو ڕووبارەکەیە هەن یا میزۆپۆتامیای هەن ئێستا هەسارەکەمان لە دەستە چێت بە بۆنەی ئەو دەرەنجامانەی کە مرۆڤ باڵادەستبوونی مرۆڤ و شەڕانگێزی مرۆڤ ئەوێت بە تەواوەتی کۆنتترۆلی هەموو شتەکان بکات.